بناوي خواي قورو مهربان وآية لهم الأرض الميتة أحييناها وأخرجنا منها حبا فمنه يأكلون وجعلنا فيها جنات من نخيل وأعناب وفجرنا فيها من العيون. رێزدار مەسرور بارزانی سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان بەڕێز قوبات تاالبانی جێگری سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان بەڕێزان وەزیران و پەرلەمانتاران و لێپرسراوانی حکومی و جوتیارانی خۆشەویست خوشکان برایان میوانانی عزیز بەخێر بێن بۆ مەراسیمی دانانی بەردی بناغەی پرۆژەی نیشتیمانی بە بازارکردنی گەنمی جوتیاران. بەڕێزان ئامادەبوانی خۆشەویست ئەمڕۆ بەیەکەوە بەشدارین لە دانانی بەردی بناغەی پرۆژەی نیشتیمانی سایلۆی مۆدێرن و بە بازارکردنی گەنمی جوتیاران لە پارێزگای سلێمانی کە پرۆژەیەکی گشتگیر و استراتیجی حکومەتی هەرێمی کوردستانە و هەنگاوێکی بوێرانەی حکومەتی هەرێمی کوردستانیشە بە ئاراستەی پتەوکردنی ژێرخانی ئابووری لە هەرێمی کوردستان بە تایبەت و لە وڵاتی عێراق بەگشتی کە بەری ڕەنج و ماندووبوونی وەزارەتی کشتوکاڵ و حکوومەتی هەرێمیشە کە دوجار سوپاس بۆ خوای گەورە بە ئاکام گەیشت کە پرۆژەکە خۆی دەبینێتەوە لە عەمبارکردن و بەرهەمێنانی خۆراک و بە بازارکردنی گەنم و دانەوێڵە و دروستکردنی بەرهەمە خۆراکیەکان بە تازەترین تەکنۆلۆژیا و بە گوێرەی ستانداردە جیهانیەکان. هەوڵێکی استراتیژی و گەورەی پتەوکردنی ژێرخانی ئابووری هەرێمی کوردستانە و بە تەواوبوونی ئەم پرۆژەیە گرفتی گەورەی بواری کشتوکاڵ لەم ناوچەیە چارەسەر دەبێت کە بڕێکی یەکجار زۆر گەنم و دانەوێڵەی تێدا بەرهەم دەهێنرێت. هاوکات کوالیتی گەنم و دانەوێڵە بە گشتی لە هەرێم و ناوچەکەش بەرز دەبێتەوە و چیتر جوتیاری ئێمە ترسی تیاچوون و فەوتانی بەرهەمەکەی نابێت چونکە وەک گوتمان ئەم پرۆژەیە بە تەکنەلۆژیای زۆر تازە و بە گوێرەی ستانداردێکی جیهانی دروست دەکرێت کە تەنیا بریتی نییە لە هەڵگرتن و پاراستنی گەنم و دانەوێڵە بەگشتی بەڵکو بریتیە لە گۆڕینی بەروبوومەکانی گەنم لە ڕێگەی زنجیرەیە کارگەوە بۆ بەرهەمهێنانی خۆراک بۆ بازاڕی ناوخۆ کە ساڵانە سەدان ملیۆن دۆلار بۆ هاوردەکردنیان لە هەرێمی کوردستانەوە دەچێتە دەرەوە. واتە بە تەواوبوونی ئەم پرۆژەیە لە بری ئەوەی جوتیاری ئێمە لە دڵە ڕاوچەی چارەنووسی بەرهەمەکەیدا وەرزی چاندن و دانەوێڵە وەرزی چاندن و درێنە بەڕێ بکە لە خەمی بەرزکردنەوەی کوالیتی و ئاستی بەرهەمەکەیدا دەبێت. ئەمەش یەکێکی ترە لە لێکەوتە باشەکانی ئەم پرۆژەیە بۆ سەر بەرهەمێنانی گەنم و پەرەپێدانی کشتوکاڵ لە کوردستاندا چونکە بە گوێرەی چەندین لێکۆڵینەوەی زانستی بەشێکی زۆری بەرهەمی دانەوێڵە لە وڵاتانی دواکەوتوودا لەبەر خراپی یان نەبوونی هۆکارەکانی عەمبارکردن و هەڵگرتن لە ناو دەچن کە لە هەندێک شوێندا دەگاتە لە 150 ڕێژەکەی. ئەم پرۆژەیە بە بڕی زیاتر لە 121 ملیۆن دۆلار جێبەجێ دەکرێت و بەشێکە لە پلانی استراتیژی حکومەت سەرەڕای گەشەپێدانیکردی کشتوکاڵ و دابینکردنی ئاسایشی خۆراک لە وڵاتەکەمان دەرفەتی کار بۆ هەزاران کەسیش دەڕەخسێنێ و سووڕی ئابووری بەهێز دەکات. وەگەنم و ئاردی سپی و بەروبوومەکانی تری پێویست بۆ بازاڕی ناوخۆ دابین دەکات. ئەمانە و چەندین لێکەوتەی تری ئابووری وا دەکات بە دڵنیاییەوە بڵێین بەردی بناغەی ئەم پرۆژەیە بەردی بناغەی ئابووریەکی بەهێزە لە بوارەکەی خۆیدا. ئەمەش بەشێکی سەرەکیە لە استراتیژ و ئەخلاقی کاری ئەمە لە کۆمپانیەکانی قەیواندا کە هەمیشە چاومان لەوە بووە زۆرترین سوود بە کۆمەلگا و خەڵک و وڵاتی خۆمان بگەێنین. سەرەڕای قەیران و مەترسیەکانیش گروپی کۆمپانیەکانی قەیوان بۆ پێشخستنی بواری ئابووری و گەشەپێدانی ژێرخانی وڵات دڵخۆشە بەوەی کە بەشدارین لە ئەنجامدانی پرۆژەی استراتیژی و نیشتیمانی کە خێری زۆری بۆ خەڵک و خاچی خۆمان هەیە و پاشە ڕۆژی نەوەکانمان مسۆگەرتر و سەرچاوەی داهاتیش هەمە چەشنتر دەکات. بەڕێزان بێگومان ئەم پرۆژەیە بەری ڕەنجی کاری هاوبەشی کەرتی تایبەت و حکومەتە ڕوونیشە کە هیچ حکومەت و کۆمەڵگایەک سەرکەوتوو نابێ ئەگەر ئەم دوو بوارە هاوتەری بەشدار نەبن لە پێشخستن و بوژاندنەوەی ئابووریدا. تەنها لەم ڕێگەیەشەوە وڵاتان زاڵ بوون بەسەر قەیرانەکانی بێکاری و کەمی داهات و نزمی ئاستی خزمەتگوزاریەکان و بە پێچەوانەشەوە تێکچوونی ئەم هاوکێشەیە تێکچوونی پارسەنجی ئابووریە.
لەم چوارچێوەیە دەبێت سوپاسی حکوومەتی هەرێمی کوردستان بکەین کە هەمیشە بەو ئاراستەیە کاری کردووە کە کەرتی تایبەت بەشداری جددی هەبێت لە بەڕێوەبردنی وڵات و دڵنیاشین حکوومەتی هەرێم لە قۆناغەکانی جێبەجێکردنی ئەم پرۆژە استراتیژیە هاوکار و پشتیوان دەبن وەک چۆن لە بوارەکانی تردا هاوکار بوون. لە کۆتاییدا دەبێ هەمووان سوپاسی خوای گەورە بکەین کە نیعمەتی ئەم خاکە پڕخێر و بەرەکەتەی پێبەخشیوین و ئێمەش واجبە لەسەرمان سوودی لێوەربگرین و بیکەین بە سەرچاوەی ژیان و داهات بۆ هاوڵاتیان